من بفضل خواي پەروەردگار عمرم 62 ساڵە لە 70 بووم بە ئیخوان مسلمین. ئەنجا بەفەزلی خی گەورە من لە ساڵی 1970 چوومەتە قسمی عربی زمانی عربی بە قوتابی پۆلی لە عشرەی ئەوائل دەرچووم هی جامعەکە و لە دووەم قوتابیش بووم لە قسمی عربی چوومەتە قورسترین قسم کە بەلاغەیە لە بەغدا نەمتوانیوەتەوەی کەم بیخوێن من ڕۆشتم چوومە پاکستان و ماجستێرم لە علمی حەدیث هێناوەتەوە دوایی دکتۆرا لە علومی قورئانە لە بانگەوازی سەیدنا موسا. ئەنجا بەردەوام من متفەرغ بووم و ئیشم لەگەڵ ئەم ئەحکامانەیە کردو لەگەڵ ئەم کتێبانەیە کردو کتێب خوێنەوەکانیش بەڕاستی ئەگەر خی گەورە لێمان قبولکە زۆرم خوێندونەوە خاستن ئەم فترەی 15 ساڵی ئەخیر کە حکمیان بەسەر منادا و ناتوانم بجوڵێم و نیشاتاتم نییە ئەوانە بە تایبەتی فترەی سجنەکەش من جاری وهە بە برانی بەڕێزم بەخوا قەسەم جەدوەلم داناوە لە فتاوای ابن تەیمیە مەجموعی فتاوای ابن تەیمیە ڕۆژی 55 و 60 لاپەڕەم خوێندوتەوە بە خوێندنی لە تەفسیری ابن کەثیر ڕۆژی وهە بە 60 لاپەڕە ڕۆژی واشەوە 30 لاپەڕەم لێ خوێندو. ئەنجا بەردەوامیش لەم کتێبانە کتێبی مەجموع و کتێبی نەی لە ئەوتاری شەوکانی ڕەحمەتی خوای لێ بە ڕەنگە بڵێم هەموویم خوێندو هەموویم چەند جار خوێندووە چونکە من زۆر شتیم هەر تەرجمە کردوەوە لە زمانی کتێبە گەورەکەی خۆم کە نووسیوم. بۆیە من پێم وانە یعنی ئینسان هەروە ئاسان بڵێ وڵا گەیشتمە دەرەجەی فتووە. ئەنجا باشە